پەیام لە سندوقی ڕەشدا وردەکاری و هۆکاری کشانەوەی کۆمەڵ ئاشکرا دەکات. کۆمەڵی دادگەری کوردستان لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجەیی سلێمانی دەکشێتەوە. بەمەش 7 پەرلەمانتاری کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و 3 ئەندامی ئەنجومەنی پارێزگا لە سلێمانی و هەولێر قایمقامێک و 4 بەڕێوەبەری ناحیە و بەڕێوەبەرێکی گشتی و جێگری بەڕێوەبەرێکی گشتی لە حکوومەتی خۆجەیی سلێمانی دەست لە پۆستەکانیان هەڵدەگرن و دەکشێنەوە. کۆمەڵی دادگەری کوردستان یەکێکە لە هێزە کاریگەر و دیارەکانی کوردستان و بەوە ناسراوە بەردەوام هەڵوێستی ڕاشکاوانەی خۆی هەبووە. کۆمەڵ هێزێکە پۆست و ئیمتیاز لە خشتەی نەبردووە و هەردەم لە بەرەی ستەم لێکرا و خەڵکی کوردستاندا بووە. کۆمەڵ ڕوبەڕووبوونەوەی ستەمکاران بە ئەرکێکی ئاینی و نیشتیمانی دەزانێت و بەردەوامیش کاری بۆ کردووە. بۆچی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکان و حکوومەتی خۆجەیی سلێمانی کشایەوە؟ هۆکاری کشانەوەی کۆمەڵ دەگەڕێتەوە بۆ بەسەرچوونی ماوەی یاسایی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان. کۆمەڵ پێی وایە درێژکردنەوەی تەمەنی دامەزراوەکان بە نایاسایی لەکەیەکی گەورەیە لەسەر کۆی پرۆسەی سیاسی لە هەرێمی کوردستان. کۆمەڵ سیاسەتی بانێکە و دووهەوە پەیڕەو ناکات. کۆمەڵ بە یەک پاکێج سەیری بەسەرچوونی ماوەی یاسایی پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان دەکات و لە هەردووکیان کشایەوە. ئەمەڵوێستەی کۆمەڵ لە کاتێکدایە پارتی و یەکێتی ڕێگرن لە بەردەم هەڵبژاردنی پەرلەمانی کوردستان و وادەی هەڵبژاردنی ئەنجومەنی پارێزگاکانیش نادیارە. ئەمەش وا دەکات هەڵوێستەکەی کۆمەڵ ببێتە فشارێک لەسەر دەسەڵاتداران بە ئاراستەی ئەنجامدانی هەڵبژاردن و گێڕانەوەی شەرعیەت بۆ دامەزراوەکان. بەو پێیی بەسەرچوونی تەمەنی دامەزراوەکان پێگەی هەرێمی کوردستانی لە ئاستی نێودەوڵەتی لەق کردووە و کۆمەڵگەی نێودەوڵەتیش لە دەسەڵاتدارانی هەرێم نائومێد بوون. پێشوازی خەڵک لە بڕیارەکەی کۆمەڵ. هەڵوێستەکەی کۆمەڵ لە بەرژەوەندی خەڵک و گەڕانەوەی شکۆیە بۆ دامەزراوەکانی هەرێم. ئەمەش وای کرد خەڵکانێکی زۆر لە چین و توێژە جیاوازەکان ستایش و دەستخۆشییان بۆ هەڵوێستە بیۆرانەکەی کۆمەڵ هەبێت. پێشوازی نوێنەرانی کۆمەڵ لە بڕیارەکە. نوێنەرانی کۆمەڵ لە پەرلەمانی کوردستان و ئەنجومەنی پارێزگاکانی سلێمانی و هەولێر و حکوومەتی خۆجەیی سلێمانی پابەندی بڕیارەکەی کۆمەڵ بۆ کشانەوە بوون و دەستخۆشییان لە سەرکردایەتی کۆمەڵ کرد. نوێنەرانی کۆمەڵ دەژڵێن سەرکردایەتی کۆمەڵ باشترین بڕیاری داوە و دەبێتە پاڵنەرێک بۆ ڕاستکردنەوەی پرۆسەی سیاسی.